حاشا من و فڕۆکەوانەکەیە کەس نین، من بێبەریم لەوان. لەو کاتەی هەموو دنیا بێدەنگ بوو لە قڕکردنی کورد. هادی عەلەوی نووسەر و بیرمەندی دیاری عێراقی ڕۆژی 23 نۆی 1970 لە پاش ئەنفال و چیمیابارانی هەڵەبجە لە ڕۆژنامەی سەفیری لوبنانی وتارێکی بڵاو کردەوە دژی دڕندەی باس و بێبەریبوونی خۆی ڕاگەیان. ڕژێمەکەی سەدام حسێن هەموو توانای خستە گەڕ بۆ کۆکردنەوەی ڕۆژنامەکە و بۆ ئەوەی هیچ کۆپیەکی نەمێنێ. ئێستا کۆپی ئەم وتارە پڕبایەخە لە هیچ شوێنێک بەردەست نییە. 1964 لە ئەرشیفی دکتۆر مەحموود عوسمانەوە دەقی تەواوی وتارەکەی دەستکەوتەوە. فەرموو بە کوردیەکی ڕەوان بۆتان دەخوێنمەوە. بێبەرینامە بۆ منداڵانی کوردستان. هیچ ماقوڵ نییە و هیچ لۆژیک نییە ئەم ڕووباری خوێنە بەردەوام بێ و کەسێک گەوڵ نەدا ڕای بگرێ. ئەم حەزی کوشتنە چییە؟ چۆتە ناو ڕۆحی ئەو پیاوەی کە ناتوانێت لە دەرەوەی ئەو ڕووبارە خوێنە بژی. لای ئەو دەسەڵات هیچ مانایەکی نەماوە جگە لە دەرکردنی مەرسومی مەرگ بە بێ سنوور، بە بێ هۆکار، بە بێ ئامانج. هەر مرۆڤ کوژێکی برسی نەخۆش کاتێکی هەیە بۆ وچان و قسە لەگەڵ خۆکردن و پرسیار لە خۆکردن. ئاخۆ ئەو کەسانی هەڵی بژاردون بۆ کوشتن بژاردەیەکی تەواو بوونیان نا. بەڵام ئەم مرۆڤ کوژە ناوێ وچان بدا، ناوێ پشوویە گۆر بگرێ بۆ ئەوەی ئەو پرسیارە لە خۆی بکە. لە جیانی سێمدا بۆمانەوە بۆ ئەوەی دەسەڵاتەکەت قایم بکەی دەبێ بکوژی. ئەم پیاوە بای ئەوەندەی کوشتووە کە بۆ 20 ساڵ شوێن پێی خۆی قایم بکە. لەگەڵەوەشدا لە یاری مەرگ ناوەستێ. بوونی ئەو لە دەسەڵاتدا یەک مانای هەیە. دەبێ ئەم ڕووبارە خوێنە بەردەوام بچۆڕێ، ئەگەرنا دەسەڵات بێمانا دەبێ. لە ماوەی ساڵانی 1968 هەتا 1970 20,000 کەسی لەگەلەکەی قڕ کرد. بۆ زۆربەیان شێوازە دڵخوازەکەی بەکاردەهێنا کە ئەشکەنجەدانە تا گەیشتە ئەوەی متمانە پێکراوترین کەسەکانی خۆی دەجێڕنەوە دەڵێن نازمگزاری بەڕێوبەری گشتی ئەمنی بەمشار بڕیوەتەوە لەبەرەوەی لە دادگا لە ڕووی وەستاوەتەوە. یەکێکی تر دەڵێ محەممەد عایشی وەزیری پیشەسازی لە مەنجەڵێکی مزدا کوڵاندووە لەبەر ئەوەی ئەویش بە هەمان شێوە لە دادگا لە ڕووی وەستاوەتەوە. کاتێک خەیاڵدان ئەم وێنانە دروست دەکاتەوە تێدەگەین ئەو ڕووداوە نائاسیانی لە مێژوودا خوێندومانەتەوە تەنها قسەی سەرزاری خەڵک نین. ملیۆنێک کەسی لە ئێرانیەکان کوشت لە شەڕێکدا کەنی و ملیۆن سەربازی خۆی تیاچوون. زۆرێک لەمانە لەلایەن تیمەکانی لە سێدارەدانەوە لە ناو دەبران کە لە پشتی هەڵەکانی جەنگەوە بە تۆمەتی کەمتەرخەمی و ترسنۆکی و پاشەکشێ سەربازەکانیان دەکوشت. ئەمڕۆ کە بەرەی ئێران دامرکاوەتەوە فەیلەقەکانی ڕویان لە کوردستان کردووە. بە هەمان ئەندازە هێزەکەی بردۆتە ئەوێ، بە هەمان ئامێر و کەرەستەی شەڕکردن. ئەمەش بەڵگەیە بۆ ئەوەی پەرۆشی بۆ ئەو شەڕە هیچ پەیوەست نەبوو بەو بیانوانەی بەشێک لە عێراقیەکانی لایەنگرانی بەرگری لە نیشتیمان بۆیان دەهێنایەوە. ئەوە تا ئەو بەو پەڕی دڕنداییەوە درێژە بە شەڕەکانی دەدا لە کوردستان. پێم دەوتن ئەم سوپایە هەر کارێکی پێ بسپێرێ ئەوە دەکا تەنانەت ئەگەر داواشی لێ بکەی هێرش بکاتە سەر ماڵەکانتان. ئەوەی لەم ڕۆژگارەدا ڕوودەدا لە سەر و خەیاڵەوەیە. هیچ فەرهەنگێک نایگرێتە خۆ. هەست بەلاوازی دەکەم و زمانم لە گۆ کەوتووە. بە دوای دەستەواژەیەکدا دەگەڕێم کە مانای خۆی پێ بدە، بەڵام بۆم نادۆزرێتەوە. بڕوان پێ بکەن زۆر گەڕام بەو هیوایی شتێک بدۆزمەوە پێناسەی ئەوە بکە کە لە کوردستانی عێراق ڕوودەدا، بەڵام زمانم کۆمەکی نەکردم. ئەو زانیاریانی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و هەندێک لە حکومەتەکانی ئەوروپا خستیانە ڕوو مای سەرسوورمانە، بەڵام هێشتا نەچۆتە قوڵاییەوە. ئەم سوپایە چۆنە و ئەو پیاوە چۆنە کە فەرمانەکان دەردەکە. ئالەم کاتەدا سەربازە عێراقیەکان لە سنووری تورکیا دەپەڕنەوە بۆ ئەوەی جامی ئاگرینی تۆ باوێژەکانیان بڕژن بەسەر خێمەی پەنابەرە کوردەکان. کەس پێشتر ئەمەی بیستووە بەپێی هەموو عورفە نێودەوڵەتیەکان کاتێک پەنابەران لە سنووری وڵاتەکەیان پەڕینەوە دەبێ پارێزراو بن. بەڵام شوێنکەوتنیان بۆ ئەو دی و سنوور بۆ قڕکردنیان لە کاتێکدا ئەوانە تەنیا پەنابەرن و لە چەند خێمەیەکدا خۆیان مەڵاز داوە. ئەم کارە تەنیا لە سوپاکەی ئێمە و فەرماندەکەی دەوەشێتەوە. سەرەڕای بەربەرێتی دێرینی تورکی بۆ دژایەتیکردنی گەلەکەی خۆی و ئەوانەی هانای بۆ دەبن هێشتا بووە پەناگەی ئەم پەنابەرانە.
خۆ ئەگەر ترسنۆشی ئەم سوپایە و ترسی نەبوایە لە تورکەکان، ئێستا چادر و پەناگەی کوردەکان بە یەکجاری خاپور دەکران. سەربازانی عێراق ئێرش دەکەنە سەر گوندە کوردیەکان بۆ ئەوەی پلانی جینۆسایدی ڕێکخراو ئەنجام بدەن. ئەمەش ڕێکدەقی دانپێدانی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتیە بە زمانی ئینگلیزی. ئەم گوندە سادە و ساکار و سۆفیگەرانە لە کونجێکی چیاکاندا هەمیشە سەرچاوی ماست و هەنجوین بوون بۆ عێراقیەکان و بەدەستەواژەی کاکە پێشوازیان لێ کردوون. ئەمەش لای کورد مانای ئەوەیە بە ئامانات پارێزی خۆی و ماڵ و کەرامەتی دەزانێ. کوردەمادەکان وەک پارچەیەک سەوزاین کە جگە لە چاکە هیچیان لێ نابینی. تەنانەت ڕێگر و پیاو خراپەکانیشیان زۆر لە سوپا مۆدێرنەکان شەرەفمەندترن. ئەو گوندانەی سەربازانی عێراقی بە پێڵاوەکانیان و بە کۆڵە پشتی پڕ لە گازی ژەهراییەوە بەسەریاندا ڕۆیشتن، بەوەشەوە نەوەستان بگرە ئەو منداڵ و دایک و داپیرانەی مابوونەوە لێیان نەگەڕان تا بە ڕێژنەی گولەکانیان خستیانە سەر زەوی. سەربازەکان دوودڵ نەبوون لەم ڕۆڵەی پێیان درراوە، پەشیمان نەبوونەوە و فڕۆکەوانەکە لە خۆی نەپرسی ئاخۆم گازە بەسەر چێدا دەڕژێ، بیری لەوە نەکردەوە بە فڕۆکەکەیەوە بچێتە وڵاتێکی تر بۆ ئەوەی ڕەگەزدامەی مرۆڤ بوون وەربگرێ و ڕاستی ئەو ڕووداوانە ئاشکرا بکە کە لەم وڵاتە سەیر و سەمەرەیەدا ڕوودەدا. نەخێر بە هیچ شێوەیەک، بەڵکو بە بەڵگەوە دەڵێم ئێمە کوڕی یەک گوندین، وەک ئەوەی پەندە عێراقیەکە دەڵێ دوای ئەوەی بۆمبەکانی بەسەر ژووری خەوی کوردەکاندا بەتاڵ دەکاتەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی باسی پاڵەوانێتیەکانی ئەو ڕۆژەی بکە بۆ ژنەکەی یاخود بۆ عاشقەکەی. ئەی منداڵە کوردە سوتاوە کە بە گازی کیمیاوی لە گوندە بچووکەکەت یاخود لەسەر جێگا و لە گۆڕەپانی یاریەکەتان، من بێبەریبوونی خۆم لەوە ڕادەگەیەنم کە یەکێک بم لەوانەی خوێنت دەڕێژن. بەڵێنتان پێدەدەم پێشی سەرکەوتنە وەهمیەکانی سوپای سەردەمی بەردین ناخۆمەوە و هەرگیز دەست و پەنجە لە تەک ئەو حکومەتانەی چاخی بەردین نەرم ناکەم. لە بەردەم تۆ و هەموو خەڵکیدا هەست بە شەرمەزاری دەکەم کە ئاڵگری هەمان ناسنامەی ئەو فڕۆکەوانم کە تۆی شیماباران کرد کە ئازایەتی خۆی بەسەر تۆدا تاقی کردەوە. خۆزگە خەڵک لە کۆڵیان دەکردەوە تا بە یەکجاری بێبەری ببوومایە لەو خوێنە ئازیزەت. یەک پارچە خەمبارم بۆ تۆ لە تاریشی شەوە زەنگی درێژدا فرمێسکت بۆ دەڕێژم. لە سەردەمێکدا کە مرۆڤە گورجینەکان حکوم دەکەن هیچمان لە دەست نایە جگە لە گریان. ئەی منداڵەغە درێکراوەکان، ئەم بێبەری بوونم لێوەرگرن، ئەمە بێبەری بوونمە لە شووناسم.